سڵاو جەماعەت چۆنن ئێوارە باش هەر ئێستا زۆر بە تۆبزی داوەت کراومە هەر ئێستا زۆر بە تۆبزی هەر ئێستا کاک شێرۆمان زۆر بە تۆبزی داوەتمان کردی دەی پاڕامەوە سەد ماچم لێدا گوتم بەس وەرە داوەتیم بە لە پێشخانەی هەرم گرتیا برا گەورەیە گەورەت کردم زۆر بە تۆبزی داوەت کراومە زۆر سپاستان بەس دەکەم پارە دەدەی ماڵێ چاوت مازن بارەکە تو دەی فرێزەرەکە ئێستاش پەشمان بۆ فرێوەم لە سپین و نەخواردیە هەرێ وڵە کەی بخۆتە پەشمان دەبی و پەشمان بۆ پەشمان نابی و شتش نابچینە فەلافلی نا وڵە تازە گۆتە دووەرە ئێرە ئاخرە شتە جێ زەخمانی لێ بۆم شاندێ برام تا وڵە زوزو دێمە ئێرە خۆشە ئارێ ماما تو نەک مستالیەوە داوەتە مستالیەوەی سەفەرەکەت پێ بە قوربان وڵای شەمەزار من دەکەی بە قەرا برا گەورەی حیاتە مامۆشتان دەخۆی ئەتلێ ئاجام بووی کاگالان دەرێم لەو سەراسەرش ناو ئاوەری نەدەین ماما دەرێم ئێرەش داوەتم کردی ئاوە تو کاکەوە جارە من نێرە ماما نابینە هەموویە تۆ تو نابیونیا هاتێمان چەند خۆشەوە پیشانی ئەو بەرێ بەرمەست ئاڵا خۆنەی دیار یەقز دیار یەقیت ماما یەقز دیاری ئەو لێ تا براگەوەرەی توێژی بەقوت سڵاو جەماعەت چۆنن باشن وەزتان چۆنە ئینشاڵڵا ملایەک باش دروست باش دەبەوەش چاک ڕیکلاوی لێ ناکەی نازانیت چ مارکەشی ئەو پاقلاوە هیچ مارکەی نەبوون زۆر بەتام بوو بەڕاستی بە زۆر خۆش بوون دەستی ساحیبی خۆش بین ئاوەکەش گەرمەوە جەماعەت تەبعەن ئەو دوکانە دەبینن طبعا جەماعەت ئەو دوکانە ئەمن ئەوەن دەبووم ئەچۆ مێزێ بووم لە دوکانەیشن دەکرد ئەرێ وەخوای لەگە کاکسلائی پێکەوە لێرە بووین خەباتمانێ لەو دوکانەی 7 ساڵ پێش ئێستا ئەمن لێرە ئیشتم دەکرد 26 برا 9 ساڵ لێرە بووی علیزکەنە بووم وچی لە مەکتەبێ داهاتم هاوینان داهاتم ئێریشتم دەکرد ئەرێ وەڵا گچکە بووم جەماعەت بەخوای بەبیرم دێ ئەرێ وەڵای بەزانە بوو ئێرە فەرقیە فەرقی ئێرە زۆر ناشرین زادێ هەموو خۆڵ بوو جام ڕەش بوو ئەو جامە ڕەش بوو بەخوای ئەو جامە ڕەش بوو جامی عالمی لە دەرێ ژووری دیارە ئیمە لە ژووری دیار نەبوو ئەرێ وەڵا گچکە بووم لە دوکانیشتم دەکرد دەخوای بە زیاد بین مەها دنیا ئەو جێ ئێستا بوویمە منافەسەی کاکسلائی ئێستا ها لەو فەرعی لقەکم کردیتەوە لەو فەرعی لێرە دەستێ ژۆری لەو فەرعی لقەچی خۆم کردیتەوە لێوێن دەر بەس ئەوی شەری کاکسلاعیە لێ لێرە وەرنە ئەو بەری لەو فەرعی بەس برێن دوکان شێرۆ لە چێن دەرە لێرەوە برێن لێرە لە کاکسلاعیەوە برێن ڕاست بوەرنە ژۆرە لێرە دەسە ژۆرێ شارعەت بەدێ خوارەکەم سەیدی لە مژدەی دەسە ژۆرێ بەس زۆرنەکەن ئێرە بپرسن ئەوش کاردۆ چەند گچکە بووین ئەمە لێرە ئیشمان دەکرد لێرە ئارێ بەخۆ ئەو قەتع و مەتعانەش نەبوو تەبعان هیچ لەگە کاردۆ لێرە بە گچکە ئیشمان دەکرد ئارێ وەڵا ئەزار پێکۆژمانە ئەو میمە ئەبرای نێمە با قوربان برایەتی یەک پاقلاوە بەتەنێ پێ نەخورا ئەوە چیەوە ترش هەمووی بە سرکە کردیە یعنی نییە کورەوە چیەوە دوونە عەبارەیە باری باز و باری پەرەسێخ باری باز و باری پەرەسێلکەیت ئەو بارە ئایا ئیشە گۆڕە سیل بێ لە دەستە تو
باوانش پێدرێت پێم برێ جنوب ئەفریقیای خیاری جنوب ئەفریقیە کەرەوزی کۆی نازدارە کەرەوزی کۆی. تەماتەی هیندستان تەماتەی پیازی هیندستان. ئەمریکا هەزە بەلاعە گەورەیە ئەوژی دەی ئیتەقتەقیە بە ئاوی زێ شوورایتەوە باشە والله دەری هاتینە سەفرەی عنوانەکەت زەوەش خۆش هادێ پێشێک معمول بالضبط بالضبط ئەها برا هات تەسێشێت چاکە ئەگە خینی چێشکەی نەبوو چای نەخۆی خینی چێژ خینی چێشکەی ئەو جە چاکە تامە چیە ئەم ساملۆچی ڕژەش بخی خینی چێشکەی کاکە گەردی خاری شێرێ خینی چێشکە گەنا نەخۆی خینی چێژگەی والله ئیشەکەت زۆر ناشرین کردیە کاتمشاشۆیکە خینی چێشکەی والله نابی نشتێ آخه درێگە بە ڕنگ بی دەکە بەڕەنگی چیە تا ناخۆی ستاوە خینی چێشکەی خینی چێشکەیە تا برام بەرێ هاوڕێیان هەرێستا زۆر لە نزیکیەوە کاک عەلیماندی زۆر شخصی لەگەڵ هونەرمە شێرۆ کاک عەلی زۆر بەڕێز هەلا کاکە شێرێ خۆمان کاک گۆران شخصی لەگە کاک گۆرانی طبعاً زۆر لە نزیکەوە شخصی لەگە شێرە هاتبووینە بۆلینجی هەر شخصی خۆمان لەگەر ئەو هونەرمەندی گۆراشیەیە 1 ملیۆن نیشتمانی براگە 1 ملیۆن زیاترە برا زۆر بەپۆزە زۆر بەپۆز پۆزشمانیەوە 1 ملیۆن پیشمانەوە ملیۆنە کۆرسەت ئێستا ملیۆنە تۆ 800مانەوە ئالم هێمان هەرە بشێ دەسڕێنەوە